گفتگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەلام عومەر عەلی لە پرسای پشکنین و تەبێژی نوت و کانزەکانی سلێمانی کاک سەلام سڵاو لێبێ سڵاو لێوش زۆر بەخێراتی سەرچاو بێ تا ئێستا کە قساکەین 11 بەنزینخانە بەنزینە 750 دیناری دابەشەکەن وابێ بەلە بەرنامەکەوتە دەو ڕێژەی زیاکرێ بەڵێ زیاد کراوە هەر ئیمڕۆ ئەم ئێوارەیە ئەبێ بە 16 ئیشەڵڵا ئەبێ بە 16 بەنزینخانە سە بەنزینخانەی دیکە زیادە بەڵێ ئێمە پرۆسەکەەوە دەسی پێکرد لەبەرەوەی لە ڕۆژی جمعە بوو عوتڵە بوو بەڕاستی جەنابی وەزیرەوە ئەمرەی دەرکرد ئیتر ئێمە لەسەر ڕێنمایی و سەرپەرشتی کاک ئەحمەد موفتی وەکیل وەزیر دەستمان کرد بە ئیش حسابی عوتڵەمان نەکرد ستافێکی تەواومان هەیە لە مستەودع تقریبا تا 5 بەیانی ئەمە خەریکی وەرگرتن بووین طبعا ئێمە و بەنزینەکەیەتە لە ئێمە فەحسیەکەن ئینجاوەری ئەگرین لەبەرەوەی بێ بە پێی مواصفات دەرچێت لە فەحسا ئینجاوەری بگرین کە وەرمانگە دەچیتە مستەودعەکە لە مستەودع دواتر باریەکەینەوە بۆ بەنزیخانەی کە دیاری کراوە لە بیدایەتە ئێمە تۆزێکی کێشەمان هەبوو لەوەی کە فریا بکەوین بەڵام ئێستا ئێمڕۆ بێ بە 16 بەنزیخانە تەسەورەکەم ئەزمەکە وردەوە خاو بێتەوە تا ئەو حەدەی بێتی تر سەر نەگرین 16 24 ساعتی بە تقریبی ئەتوانی بڵێ 24 ساعتیە چونکە بەڕاستی ئێمە کە بەنزیخانەکە بەنزینی ئەینێ دەسەکە بەدابەشکردن هەتا بەنزینی بوێ ئێمە بۆیە نێرین بارێک دوو بار سێ بار بۆی ئەنێرین کێشەمان هیچ کەم نییە بەنزین کەم نیەنەوەڵ ئەوەی کە هەیە بۆمان هاتووە بە بەردەوامی ژیەت یعنی ئەو شتەکە مەسەن دیاری نەکراوە ئیمڕۆ ئەوەتان بۆ نێرین ئێمە بە بەردەوامی بەنزینمان بۆیت بە بەردەوامی فەحسیەکەین وەریەگرین و دابەشەکەینەوە لەبەرەوە پرۆسەکە ئەتوانین بڵێ 24 ساعتیە داینامیکە و ئەڕات بەڕێ باش یعنی گەر ژمارە بەنزیخانەکان زیاد بکرێت تر و کاتە سەرگرتن هەر نامێنێت بەتەکید چونکە بەنزینەکە زۆرە ها بەڵێ لە چەند ڕۆژی داهاتووە لەو عەدەدە زیاتریش بێت بەنزیخانەکان بەتەکیدی تر سەر نامێنێ وردەوردە تا ئێوارەیە ئەمڕۆ بێ بە 16 بەنزیخانە ئەرەوەڵای ئێمە پرۆستەکەوایە بێ بە 16 بەنزیخانە و جەنابی وەکیل وەزیر کاک ئەحمەد زۆر تەکیدی لێکردوین هەرچیەک ئەەکەین محاولە بکەین سەر نەیەڵین زۆر باشە کاڵتێکی چۆنە کواڵیتی طبعا بنزین وەکو خۆتان ئەزانن سێ جۆری هەیە محەسەن و نۆرماڵ و سۆپەر ئێمە ئەوەی کە باسێکین بنزینی نۆرماڵە کە زۆربەی هەرە زۆری سایاقەکان و با بڵین استعمالی ڕۆژانە ئەوەیە بە پێی مواصفاتی عێراقی و بە پێی مواصفاتی سامانە سروشتەکان ئەم بنزینە ئێمە کە فەحسەکەین دەرەچێت لە فەحس ئۆکتانەکەی لە بینی 91 و شتێ زیاتر شتێ کەمتر مراوەحە ئەکات لە سەروی نەوەیە بەڵێ لە سەرونەوەتەوە بەو پێی کە لە سەرونەوەتە ئۆکتانەکەی دەرەچێت و وەکو نۆرماڵێکی باشە و عیبی نییە ئەو ئۆکتانە بۆم دۆخە گەرمە کێشەیەکی نییە والله خۆی ئەتما دەکاتە سەر نوعی سیارەکە چونکە مەجموعی سیارەیە تۆربۆی و حساسە ناتوانیەوەی تێ بکەی بەس بەگشتی وەکو بنزینێکی نۆرمال بە پێی مواصفاتی عێراقی بە پێی مواصفاتی سامانە سروشتەکان هیچ کێشەی نییە دەڵێ بم پێی مواصفاتی عێراقی واتە ئەکرێ بڵین کوالیتیان بنزینەمان کوالیتی بنزینی ناوچەکانی تری عێراقە والله خەڵک بەعام ڕازیە لەو بنزینەی کە بۆ نمونە هی کەرکووکەی ناوچەکانی دیکێ بەڕاستی فەحسی ئەوانمان لا نییە چکە خۆ دەزانی ئەو مقارنە بێ فەحسەکە لە بەردەستا بێ بەڵام ئێمە وەختی خۆی کە مواصفات دانراوە مواصفاتی سامانە سروشتەکان اعتیمادیان کردو سەر مواصفاتی عێراقی لەبەرەوە یعنی بڕواناکەم جیاوازێکی ئەومان هەبێ لە ئێوە دڵنیان لەو کوالیتی کۆکتانەکەی یاوە لە سەروی با بڵین نزیکی نەوەیەکە بەڵێ ئێمە ڕۆژانە فەحسیەکەین ناڵم پێش ئەوی بێتە مستەودع ئێمە فەحسێکرد اینجا وەریگرین ئەو تەنکەرەکەیەتە لای ئێمە ئەگەر مەقبول نەبێت دەرنەچێت وەری ناگرین لە مستەودع ڕەفزی شەکەنەوە بەڵێ ڕەفزیەکەینەوە ئەگەر پێشتر حاڵەتی وامان هەبوو ڕەفزمان کردوتەوە سیارەکە هەندێک لە وەستاکان دەڵێن با بڵین فیتەرەکان و کەسانی کە شارەزایان بوارن دەڵێن جۆرە مادەی تایە بنزینی ئەم جارە ئۆکسیکۆتین وایە ئەنی ئاوا دەسی لێن دەستیان نەگرێ پەنجەیان نەگرێ ئایا ئەم مەوادانە چیەتی ئەکرێ والله بۆ خۆت ئەزانی ئەمە ینی وەکو لایەنێکی جێبەجێکار ئەوی شاکەین ئێمە بنزینەکە لە هەولێرەوە بۆمانێت بە پێی فەرمانەکە مەسفای کار و لاناز تایبەتمەندن بۆ ئیشە ئێمە کە بنزینەکەمان بۆ ئەنێرن وەکو عەرزمکردن فەحسی ئەەکەین بە پێی مواصفات بۆ ئەتوان ئەبێ وەری بگرین یعنی ئەوە چونکە قانونیە ئەگەر بە پێی مواصفات نەبوو وەری ناگرین ئەوەی کە ڕوئەیە لە بازاڕە مجموعەیە عوامل هەیە هەر تەنها عاملی ئۆکتانەکە نیە یان عاملی بنزینەکە خۆی با بڵێ وەکو مواصفات چونکە پێشتر ئەو سیارەی لەوانەیە لە 6 بنزیخانەی جیاوازی کردبێ نازانی لەوانەیە لەسەر جادە بنزینی تێکرد بێ هەر نازانیت ئەمە تەراکومەکات یعنی ئەو لەحظەی کە سیارەکە خەلەلە بێت هی ئەو لەحظەیە نییە تەراکومی پێشتریشە بۆ ئەوی حاڵتەکە تەشخیصکەی بە تەشخیصێکی علمی تەواو ئەبێ مێژۆکەشی حساب بکەی لە ماوەی ئەم مانگا بۆ نمونە لەکوێ بنزینی تێکردەوە چەندی ماوەتەوە چۆن دەورانی کردەوە بنزینە ینی فولی کردو جارێک بەتاڵی کردوێتەوە یان نا ئەو عملیە تۆزێ قورسە دیاریکردنی بە شکڵی کە فیتەرەکان ئێڵێن واتاوەی کە یەکسەر بڵێن بنزینات خەتای ئەوەیە بەڵێ ئەوە قورسە لە ڕووی علمیەوە قورسە بەڵام ئەکرێت دڵنیایی بین با وڵاتیان ئێوە بەڵێ کە ئەو بنزینە 650 دیناریە
ئۆکتانی لە 90 تقریبا بە دڵنیایەوە بەڵێ لە دەورینەوەی کە جاری وایە زیاتریش ئۆتۆمبیلی خۆی دەناسێ بە چ ئۆکتانێک دەڕۆ بەتەشید من سیارەکەم تۆربۆ بە یاسارێکی سینی تۆزێ لەبەرەوەی تۆربۆی مەکینەی بچووکە تۆزە غیرەتێکی بتوانین ئەم نۆرمەڵی عادیتەکەی لە حاڵی تریشە ینی لە هەموو حاڵتەکانە ئەوەی کە گرنگەوە دڵنیان لە کواڵێتی لە کواڵیتەکە بە پێی فەحاز بە پێی فەحسانی ئەو فەحسەش ئێمە ڕۆژانە ئەیکەین چەند جارێک باشە. ئێوە چاودێری بەنزیخانە با بڵین بازرگانەکانیش دەکەنەوەی کە هەر بە بازرگانی دەیفرۆشت حکومان نییە لێرە بەداخەوە کوالیتی ئەوان چۆنە نۆرماڵەکەیان بۆ نۆکتانی چۆنە ئێمە لەگەڵ هاوبەشەکانی قایم قامێتە ینی هاوبەشین لەو عملی چاودێریە چاودێریەکەین بەیەکەوە نمونیان لێوەرەگرین عشوایی فەحسیەکەین و هەش بووە فەحسەکەی دەرنەچووە بەنزیخانەکەمان غەرامەمان کردووە ئەوە لژنەکانی قایم قامێت بە تەواتی ئیشە ئەکەن سەرکەوتوانێژ ئەیکەن بەڕاستی دەوریشی باڵایان هەیە لەو عملیە بە هاوکاری لەگەڵ ئێمە و لەگەڵ مختبەری ئێمە تاقیگەی ئێمە تاقیگەیەکی ڕسمیە لە بەڕێوەبەتی هەمانە ئەوان نمونونەکان کۆکەنەوەی هێنن بۆ ئێمە لەگەڵ نمونونەکانی خۆمان کە کۆیەکەینەوەی بین هەرچی بەنزیخانەیەک خەلەلی هەبێ بە پێی مواصفاتەکە بە تەکید سزادراوە و لە ڕووی ئیجراعاتی ئاسیەوە لەگەڵا کراوە هەرچی ئیجراعاتێک هەبێت باشە ینی کاتا وڵاتی دڵنییا بێ لەو بەنزینێتی دەکا لە بەنزیخانەکانی سلێمانی ئینشەڵڵا بەوەی ئەوەی کە ئێمە هێنین و ئەوەی کە ئێمە فەحسیەکەین دڵنیا بن لێ ئەوە بە پێی مواصفاتە یانی ئەوی لەو بەنزیخانانە هەیە بەڵێ لەژێر چاودێریە ئەوە نیار کەسە بۆ خۆی دەرمانێکی تێکا ماوادێکی نانە ئێمە کامێرەی 24 ساعتیمان لەسەرداناون لەسەر هەموو بەنزیخانەکان مۆزەفمان هەیە ڕۆژانە متابعەیانەکە بە کاتی بروکن تایم ینی کاتێکی دیاریکراو نیە مۆزەفەکە بڵێ ئەچین تا حسابی بۆ بکەن لە هەموو کاتێکا خۆمانی پێکەین لژنەیەت لژنەی قایم قامێت لژنەی خۆمان ئەچێت چاودێریەکەین ئەمە کامێرەی لەسەریشە بە 24 ساعتی خەزن ئەکرێ لەبەرەوە ئاگامان لە هەموو شتەکانی باشە. کاک سەلام دەوترێ بەنزینە بە زەمەی ئێمە ئەکرێ بە بەنزین دروست دەکرێ بە مەوا دەکرێ ئەم مەوادانە چین هەندێک دەڵێن زۆر مەترسیدارن بۆ دروستبوونی شێرپەنجا ینی ئایا بەنزینامە ئێمەیان ئەکرێ بە بەنزین بخوایە ئەوە چووکە ئێمە لە مەسفاوە بۆمانێت ئێمە ناتوانین هیچ لەسەر پشکنینەکان چی پشکنەکان بەنزینە بەڵێ بەنزینە بە پێی پشکنەکان و کەوەی لە بەردەستمانە ئەوکە ئۆراقی ڕسمی بەنزینە بەس ئەوەی کە لە مەسفاکان ڕۆایە بەڕاستی ئێمە نەیزانین ئای نازان لە مەسفاکانە نەوەڵای چووکە ئێمە تایبەتمەند نین بۆ عملیە ئەوە وەزارەت خۆی ئەیکات وەزارەت خۆی ئەو عەقدەکە لەگەڵ مەسفاکانە و خۆی ئیجراعاتی هەیە لەگەڵ مەسفاکان ئەیکا بۆ ئێمە نێرێ ئەو بەشی کە ئایدی بە ئێمەیە فەحسکردنە دواتر وەرگرتنی و دواتر فەحسیەوەیەکن کە بزانەمە ئۆکتانی چەنە و کواڵیتێکی چۆنە بەڵێ کواڵیتەکەی بەگشتی نەک بەس ئۆکتان باشکە مجموعەتی بەگشتی بەڵێ بەگشتی بەگشتی کواڵیتێکی باش دەرەچێت لای بەگشتی تا ئێستا ئەوەی کە ئێمە هێشتومانەدا بەش بکرێ و ڕەفەزمان نەکردێتەوە هەمووی کواڵیتی بەپێی ستانداری بەنزینی نۆرمەڵی عادیە با بڵێ بە پێی ستانداردەکانە بەڵێ ئەو هەموو گلی و گازندەی وڵاتی چێ هەیە چونکە لەبەر بەنزینی بەڵێ بەنزینی بازرگانی زۆرە لە بازاڕە بەڕاستی تێکەڵیشە ینی تۆ تەنانەت خەڵکێ لەسەر جادە بەنزینی فرۆشتووە بینیومانە دە بە فرۆش هەبووە ینی تۆ تەنانەت نازانیەوە چیت پێ فرۆشێ بەنزینی تیجاریش بەنزینە سوورە بەنزینەوە سوورە بێ وەڵاهی ئێمە پێشتریش ئەو بەنزینە سوور و سەوز و ئەمانەم ڕەنگا و ڕەنگامان نبینیەوە بەڵام ئێستا هێنن بە حسابی بەنزینی بازرگانیە ئەویش خازای بۆ عملی فەحس باڵێن فەحس ئەکرێت بەڵام ئیترەوەی خۆ بازار ئێوە چاودێریوانە ناکەن بابە چاودێریەکی ناڵ ژنەکانی قایم قامێت نمونەیان لێوەرەگرن بازارێژەر هاوڵاتیم شار و وڵاتە بەڵێتەوە بێەوە چاودێری بەتەکید ئێمە بەس هاوکاری ژنەکانی قایم قامێتەوە ئیشاکەین بە تەنیا بۆمان ناکرێت چکە ژنەکانی قایم ئەو چاودێریتان کردووانە ژەر باشن ئەوەی ناڵم ئەرزم کردی هەیە دەرنەچووە و ئیجراعاتیشی لەگەڵا کراوە ناڵم هەمووی دەرچوە چووکە ناکرێت چۆگەر هەمووی دەرچیانی تقریبا ئێمە شتەکانمان پرفێکتە ناوەڵا لە بازارە هەیە دەرناچێ هەیە ماواد هەیە خراپە ئێمە ئیگرین سەر ڕۆژانە حاڵەتانە ڕوەداکە بۆ نەبەنزیخانەیە ماوادەکەی دەرناچێت لە پشکنین ئەرەوەڵا بەتەشید يعني ئەگەر نەڵم کەلیمەی ڕۆژانە لەوانەیە قرس بێ ڕۆژانە بەڵام هیچ هەفتەیە تێ ناپەڕێکێک سزانە درێیان ئیجراعاتی لەگەڵا نەکرێت باش هاوڵاتی چۆن بزانێت جاران لافتەیەکتان لێ ئەیە و یانی لانی کەم یەک دوو ڕۆژ داخراو بەس ئێستا داخستنی بەنزیخانە نابینین یانی ساڵێک شەبێ زۆر نازانم بەرچاوم نەکەوتویان نەمان بینی ڕاستە بەپی تعلیماتە تازەکە زۆربەی ئیجراءەکان ئیجراءێکی غەرامەی مالیە غەرامەی مالی لەگەڵ ئەوەی بەنزینەکە سەحبەکەنەوە پیچەکەنەوەی بنەوە بۆ مەسفای بنەوە بۆ سەرچاوە زیاتر داخستن ئیسەنیە ئێستا داخستن نیە وەکو قانون نابەز ئێستا پەیڕەو ناکرێت من نەمبینیوە کەواتر بە حەقیقی ژوایە وەکو ئەمری واقع ئەوای لێ هاتووە غەرامەیەکەن و پێشی چاکەین و بەڵێ بەڵێ پێی سەحبەکەی ئەوە نیە باوڵاتی ساکن نانە ئەوە نیە بە غەرامەکە لێ دەرچێت نەوەڵا پێی چاکەین و اینجا یعنی فاسیەکەین و جاری دووەم ئەبێت دەرچێت لە فاسا اینجا بۆی هەیە ئەو بنزینە چاکردنەکە ئەوەیە ئەو موادانی تێکن کەوتمان ئەیکا بە بەنزین موادی محسن ئەو موادی کە ئۆکتان بەرزەکاتەوە کە ئیتر ئەبێ بە ستاندەر
بە پێی ستاندەرەکانی ئەو مەقایسەی کە هەیە لە مختبەرەکانە. باشە کاک سەلام بنزین زۆر کەم بوو لە پڕ بنزین زیای کرد ئەوە ئێستا دەڵێن چەند تەرکەرتانوێ لە هەولێرەوە بۆتان دەنێرین ئەمە چی بۆ ڕوویدا؟ والله لە ڕاستی ئەوە سیاسەتی علیا بوو ئێمە زۆر ئاگاداری ئەو مۆزوعانین چونکە بەڕاستی ئێمەمانزانی بنزین کەمە خۆتەزانی هەمومان وامانزانی کەمە میدیاکانەوە دیان 50,000 بەرمیلەکە کەمە و بەش ناکە و بەڵێ لە پڕوتیان لە پڕەکە وەزارەت ئەمریکی دەرکردوتی کاکە چەندتان بنزینێ بۆتانە نێرین ئەیتر بەڕاستی ئێمەش وەکو ئێوە یعنی هەر وەکو هەموو هاوڵاتێکی تر هەر ئەوە نازانین چونکە ئێمە لایەنی تەنفیزین لایەنی مقرر نین وتیان بنزینتان بۆ نێری وتمان یاڵە خێر عەلا خێر بۆمان بنێرن وەڵام ماڵتانەوە بێ پشکنینی بۆکەین و ئیجراعاتی ئوسوڵی چییە کە هەیە پەیپەرینی بۆکەین و دواتر تەوزیعەکەین بەسەر خەڵکا و خەڵک مستەفید بێ دوجار ئێمە لە خزمەتی خەڵکین و ئیشمان ئەوەیە حکومەت خزمەتی خەڵک بکە ئێمە ینی ڕاستە جێی ڕقابیشمان تایە بەڵام هەموو پرۆسەکە بۆ خزمەتی خەڵکە بەڵێ لە کۆتایی ئەبێ ئێمە وا بکەین کە هاوڵاتی کەمترین زەرری بکەوێ هەر زەرری بەرنەکەوێت لە ڕاستیە ئەیتر زۆر کەم بێ ناخۆشە بۆ ێژۆگاڵاتی زۆر بێ باشتر بەس نازان بەچی زیای کردوە والله نازانین نەوەڵا معلومەیەکی دملانیە تەخمینات و شتیوەش خۆتەزانی هیچ ئەتیمادی لەسەر ناکرێت زۆر بەڕێی شخصی دەیان دەبێت لە غەزاڵخان بپرسی غەزاڵخان کێ لە وەزارەتی سامانە دکتۆرە غەزال بەڵێ دکتۆر غەزال بەڵێ دەیانوت ئەو دەیزانێ بەڕێوەری گشتیە لە سامانە سروشتەکان گرنگەوەی سە بەنزینەکە هەیە بەڵام چەند ڕۆژەی کە نەبوو ناخۆش بوو بەڕاستی ینی بۆ ئێمە میدیاکار جێی پرسیارە لە دوێنێ و لەگەڵ ئەندە میدیاکارە دەمانێت بە دوای ئەوەدا بچین ئەم بنزینە ئایا هەبووە و نەدراوە بە خەڵک یان هەر بەفعلی نەبووە و تازە بڕەکەی زیادکراوە بێ ئەوە بدۆزینەوە ئەم زیادکردنی بڕە کاریگەری لەسەر محەسەن و سوپەری ژەیانەوەی محەسەن و سوپەر هەمیشان لە دەرەوەیە محەسەن سوپەر هیچ تا ئێستا حکومەتی چی بۆ نەکردو ئەوەی دامەزێکە قساکەین بەڵێ ئەوەی کە هەیە بازرگانیە بەس بە دڵنیاییەوە سوتەمەنی زیاتر لە هەموو شتێکی تر ڕەبتی بە عەرز و تەڵەبەوە هەیە هەموو مادێک کە تەڵەبی لەسەر نەوێ سعری دابەزێت بنزینێکێکە لەو مادانەی تۆ ناتوانانی زۆر خەزنیکی تەبەخۆرەکە کەمەکات مواصفاتی تێگەچێ کوالتی تێگەچێ لەبەرەوە کە تەڵەبی لەسەر نەبوو محەسەن سوپەر ناچار یا بێ سعرەکەی دابەزێنن یا بێ هەر بەکارینێن لەبەرەوە بازرگانەکان ئەبێ ئەو شتە بکەن حەز ناکەین نرخەکەی بەڕادەیەک بەرزکراوە چەند دەدای بەزێنن هەر بەرزە مەسەلەن سوپەر لاندە شوێ نزیکە لە 2000ەوە وا 250 لێداگرنەرە بێ هەر زۆرەوە نییە یخۆ نیوانیویشی داناگرێت ئەو عملیە پێم وایە تۆزێ خاو ئەڕات داگررتنی سعر ئەمە بۆ هەم تاقیمان کردێتەوەتی لێم وڵاتین کە سعر بەرزەبێتەوە بە سەریعی بەرزەبێتەوە کە دا ئەوەزێ زۆر بەخاوی بەرزەخاوی ئەم بەخاویە من وەکو نەتیجەیەکی منطقی باسی ئەەکەم چونکە مەسەلە عەرز و تەڵەبە لە سوتەمەنیە ئەوە جگە لە بورسەی عالەمی و شەڕی ئەم ناوچەکە و گرژی ئەم ناوچەیە تەسیری زۆر هەیە لەسەر ئەم مۆزوع ئەگەر ناوچەکە لە بینی ئێران و ئەمریکا ئەمانە گرژی نەمێنێ بە تەئکید بنزین زۆر زیاترێ بێ و کوالتیشی باشتریشە بێت کاک سەلامەکرێ بە وڵاتی بڵێن کێشەی بنزین و کێشە و ئەزمە زۆرەی کە لەوە دەترسای نرخەکە زیاتر بەرز بێتەوە کۆتایی پێهات سپاس بۆخۆ ئەگەر بەم شێوەی ئێستا بڕات ئەڵین بەرەو کۆتایی ڕۆین لە فترەیەکی زۆر کەمە بە تەواوەتی ئەتوانین بیکەین بە ڕابردوو ینی کۆتایی پێ بەڵێ سەرە نامێنێ ڕۆژانە بەردەوامی لەگەڵەوەن بەنزیخانەکان زیاد بکرێن بەڵێ ئەرەوەڵا هەر بەنزیخانەیەک بەپێی ئەو تعلیماتی کە هەیە داوای بکە ئێمە بنزینی پێین و چاودێریەکەین و بۆی دابشکە بەسەر هاوڵاتیانە ئەی نەوت کاکسەلام نەودەوەی ساوینە هەستی پێ ناکەین زۆر باسی ناکەین زۆر ڕاستە بەڵام هەر تۆزە دنیا سەر بینجە خەڵک کاچێ پرسیارەکە وەکو دەڵێ وەکو مار نرخی نەوت پێیانەوەیە وڵای نەوت ئێستا گرانە بەس وەکو عەرزم کردی دووشت هەیە جەنابەت فەرمووت ئێستا زووە فعلەن ئێستا زووە ئێمە ساڵانە کە حکوومەتی هەرێم نەوتی پاڵپشتی کراوە نێرێ بەدەر لە مەسائلی سعرەکەی لە مانگی دەوە دەست پێکەینەوە پرۆسەیە مانگی دە پێمانەڵێن احتیاجاتان چەندە بە ڕسمی جوابیانەینەوە احتیاجاتی سلێمانی ئەوەنەیە ئیتر چەندمان بۆ ئەنێرن بەڕاستی پار کەمێکی کەمیان بۆ ناردین لە چاو ساڵانی پێشووترا پارکەمیان نرد بەڵێ چونکە ساڵانی پێشووی ئێمە پێویستمان بە تقریبا 110 میلیۆن لیترە بۆ ئەم ناوچەیە بۆی هەموو خێزانێک بتوانێت 200 لیتر وەربگرێ بە تقریبی ئەو ڕقەمە لەبەرەوەی خێزانەکان خۆ دەزانی ژمارەیان لە گۆڕانکاریە ساڵی پار کەمتریان بۆ ناردین ناچار تەختەیەمان کرد بۆ بڕێکی کەم هات لە بەغاوە تەختەیەمان کرد بۆی 100 لیتریمان نا بە خەڵک بەوە تەختەیەمان کرد و کەمێکە بەشی هەمووشی نەکرد لە ڕاستیە مەجموعەیەکی ماوە ئینشاءڵڵا هیواداری تەسەوڕەکەی نرخینەوە دابەزێ بۆخوا ئێستا سعری بەرزە ینی تەسەوڕەکەم لەوە کەمتر بێتەوە بڕاناکەم ئاخر وڵاتی لەوە ترسەلە بەم هاوینە 250,000 بێ بچێتە چلەی زستان هەر ڕەنگەت
500,000 والله ئەوە حەزەرێکی منطقی هاوڵاتی بیکات من خۆمێکیکم لەوانەیە سە بیرەکەم ئەگەر بیکڕم بە چەند بیکڕم بەس جەنابی پارێزگار کاک دکتۆرە ڤاڵ دەیوت لە هاوی ناویکڕن بۆ زستان بۆی زۆر لە سەرتان نەکەوێت ئێستا لە هاوی ناویکڕی بە 250 ترسانیش پار هەرەوە نەبوو کەمتریش بوو کەمتر بوو نەچوە 200 لە زستانە بەڵام ئەوەیە هەتا ئەو پرۆسی دەست پێ نەکات نەوتی مەدعوم بێتە ناو شارەوە ئەو کاتە سعر دیاریەکە ئەم سعرانەی ئێستا سعری حەقیقی نین چونکە لە ڕاستیە تۆ باسی سعری بیزاعەکەی لە بازاڕە وجودی نییە بەفعلی کەمێکی زۆر کەم هەیە کەمێکی زۆر نییە تاکو سعر دیاری بکات شتیش کە کەم بوو عادەتەن خۆ دەزانی هەرچیەک بێت بێ قیمەتیش بێت و خەڵک پێویستیشی پێی نەبێت سعری بەرزە لە بەروی کەمە ئەنجا مۆسمەکەشی وەکو ئارزم کردی ئەمە ساڵانە وەزارەت کە دەست پێکات لە مانگی لە مانگی دەست پێ بکات ئیتر سعرەکەی دیاریە کەواتە ئەکرێ وڵاتی بڵێ ناوڵاتی بەڕێز لە ئێستا پەلەی نەوتت نەبێت لە مانگی دەیە حکوومەت ڕەنگە شتێک بکە وای لێت وڵاتی زۆر سیقەشی نەماوە بە حکوومەت ینی بەداخەوە ینی لەوە دەترسێت کە دنیا ساردی کرد و حکوومەتیش گوێی خۆی لێ بخەوێن هێزمێ دروستکە مانگێ دوان وڵاتی ناچارە خۆ بیکڕێ چی بکە والله ئێمە بێ سەری لە پڕەکەی پەرداخەکە بکەین و بڵێ ئینشەڵاو نابێت هەرەبێ بە هیوای ئەوە بژینە ژینا بەڕاستی فعلەن وایە من خۆم وەکو هاوڵاتی ئێستا حەزەرەوەکەم کەینەوە بکڕم چۆن بیکڕم هەموو هاوڵاتێکی تریش وەکو من وایە هەمان فکرەیە بەس ئینشەڵا تەسەورەکەین ینی لە مانگی دەیە شتێک بێت و بتوانین نەوتمان بۆ بنێرن ئەو کاتە سعر خۆی ئۆتۆماتیکی دیاریەکرێ سپاس دەکەم زۆر بەڕێز کاک سەلام عومەرعەلی لێپرسای پشکنین و تەبێژی نوت و کانزاکانی سلێمانی زۆر سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان سپاس چەند ڕۆژەش ماندوو بوون دەزانم خەڵک هەمووی چاوی ڕەخنەکانی لێوەیە بەس ئێمە دەزانین کەەوە زۆر ماندوو بوون ینی تا دەمە بەیان لە ڕۆژانی پشوشدا کارتان دەکرد چونکە وەکوتت بنزینە لاولێرەوە کە بینێرنەوە حەز دەکەن دابش بێ کە نەینێرن ڕخنەکان بۆ ئەرەوەڵا ڕخنەکان بۆ وڵی بەڕاستی ینی لێرەوە ینی منەمێ ئەو بڵێم سپاس بۆ جەنابی وەشیر وەزیر کاک ئەحمەد موفتی کە سەرپەرشتی ڕاستەوە خۆیە کرد دواتر سپاس بۆ ئوستافە ینی ماندوو نەناسن بە معنای کەلیماتۆ تەسەور کە سێ ڕۆژە بەجددی 3 سعات نەخەوتون لە مستەودع هیلاکە بن ئیشەکەن بەتاڵکردن فەحەزکردن بارکردنەوە جارێکی تر ئەم عملیە لەم گەرمایە لە بەردەم بنزین و بۆنی بنزین و خوتوڕی ئەم عملیە زۆر زۆرە یعنی بەڕاستی هەموو جێی شانازین و جێی سپاسن دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێرات سەر زۆر بەخێر بێت سەلامەت بێت.